لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. عێراقیەکان کات دەژمێرن بۆ ئەوەی خەت و خاڵی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی دەربکەوێت کە ماوەی 3 هەفتەیە ڕاست پێداوە بۆی کە حکوومەتێکی نوێ پێک بهێنێ لانی کەم کە ئەرکەکەی بریتە لە ئامادەکاری بۆ هەڵبژارنێکی پێشوەختە لە عێراقدا. کوردیش بۆ یەکەم جارە بەراورد بە دوو کابینێ ڕابردووی حکوومەتی عێراق بەم جۆرە بە یەک و یەکگورتی و یاخود بە یەک وەفد بەشداری لە پرۆسەی گفتوگۆ سیاسەکان دەکات بۆ پێکێنانی ئەم حکوومەتە. هەرچەندە تا ئێستا پەیامیان دیار نییە وەفدی کوردی چکارێکان ئەنجام داوە لە بەغدا، بەڵام ئەوە پیشان دەدا کە کورد یەک و یەکگرتووە. لاتەوەر یەکەمی گەرماوگەرم گفتوگۆ لەسەر پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق دەکەین. بەڕێز ڕابیحە حەمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر و لەگەڵماندایە. بەڕێز ڕابیحە ئێوارەت باش. لەم بارودۆخە سیاسەی کە لە عێراقدا هەیە خەت و خاڵی ئەم حکوومەتە نوێیە کەی دەردەکەوێت؟ ئێوارە باش. بەڵێ خۆی لە چەند ڕۆژی ڕابردوو وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سەرۆکایەتی بەڕێز هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک لاهور لەگەڵ بەیاوەری چەند ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی و پەرلەمانتارێنی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا سەردانی بەغدایان کرد بۆ گفتوگۆکردن عەفو لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق کە لە هەمان کاتیشدا هاوکات بوو لەگەڵ سەردانی وەفدی پارتە سیاسیەکانی کورد بەگشتی کە فراکسیۆنە کوردەکان لە بەغدا بۆ گفتوگۆکردن بەیەکەوە کە بەیەکەوە کورد بە یەک پاکێج گفتوگۆ بکە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان تایبەت بە پرسی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق کە ئەم حکوومەتە لە دوای خۆپیشاندەران و داواکاری خۆپیشاندەران و جەختکردنەوەیان لەسەرەوەی فشار دروستکردن لەسەر حکوومەتی عێراقی بۆ دەست لە کارکێشانەوەی بەڕێز عادل عەبدولمادی و کە ئێستا بەڕێز عەلاوی تەکلیف کرا بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوو تا ئەو کاتەی هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دەدرێ. دیارە بەڕێز عەلاوی لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە پرسی لایەنە سیاسیەکان بە هەند وەرناگرێ واتە حکوومەتێکی تەکنۆقرات دادەنێ کە جێی ڕەزامەندی خۆپیشاندەران بێ، بەڵام لایەنە سیاسیەکان پژێ دەخا. بە تایبەتی بۆ کورد ئەمە دۆخێکی قورس دەبێ، چونکە ئەم کێشەی کە لە عێراق هەیە لە گۆڕەپانی تەحریر هەیە کورد لی بەرپرسیار نییە، زیاتر ئەمە بەرامبەر بە حکوومەتی عێراق کە لە ناوەڕاست و باشووری عێراق لایەنە شیعیەکان بە تایبەتی ئەوانە دەسەڵاتی زیاتریان لەدەست بۆ و ئەوانە بەرپرسن لەوەی کە لە خزمەت گوزاریەوە کەم تەرخەم بووینە لە دەستەبەرکردنی هەلیکار بۆ دەرچوانی زاکۆکان کەم تەرخەم بووینە و لە بارودۆخی ئابووری خراپی عێراقا ئەوانە زیاتر بەرپرسیارەتیان لە ئەستۆ بووە. کورد بەشێک نەبووە لەو کێشانەی کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە. بۆیە ئەو وەفدەی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدەکانی تری پارتە سیاسەکان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش کە فراکسیۆنیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمانە هەموو جەختیان لەوە کردەوە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان و بە تایبەتیش لەگەڵ بەڕێز عەلاوی کە ڕاست پێدراوە بۆ پێکەنانی حکوومەتی ئایندا کە دەبێ کورد پشتی خۆی هەبێ لەم حکوومەتی پێک داهاتوو. ئەگەر بە تایبەتی ئەگەر ئەو حکوومەتە بۆ ماوەی ساڵێک بوو یان ساڵێک زیاتر بوو ئەوە ئەو کاتە خۆی چی نامینێت 2 ساڵ دەمینێ بۆ هەڵبژاردننی داهاتوو کە لە ڕابردوودا لە 2010 هەڵبژاردن کرایە، واتە لە 2022 هەڵبژاردن دەکرێت. ئەگە ئەو حکوومەتە تەمەنی ساڵ و نیوەک بێ واتە خۆی 6 مانگی دەمینێ بۆ هەڵبژاردننی کە لە کاتی خۆی ئەنجام درێ. بەڵام ئەگەر بۆ 6 مانگ بێ لەوانەیە زۆر ئەگەر وەزیرەکان تەکنۆقراتیش بن ئاسایی بێ، بەڵام ئەگەر مدەکەی زیاتر لەوە بچێشێ ئەمە مەترسی دروست دەکات بە تایبەتی لەسەر دەستورتەکانی کورد لەکە لە دەستوری عێراقدا چەسپێنراوە و هەروە لە پشتی کورد لە پێکەنانی ئەم حکوومەتە. بۆیە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی کە لەگەڵ بەڕێز عەلاوی دانوستانیان کردیەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانیش جەختیان لەوە کردەوە کە دەبێ ڕەچاوی دۆخی کورد بکات، چونکە کورد
تەنها پێک نەهاتووە لە پارتێکی سیاسی بەڵکو کورد شوێنێکی تایبەتی هەیە واتە هەرێمێکی تایبەتی هەیە کە لە دەستوری عێراق سەسپێندراوە و هەروە تایبەتمەندی خۆشی هەیە بۆیە پێویستە بەڕێزیان ڕەچاوی ئەوە بکە ڕەچاوی پێکاتەوەی کورد بکە کە دەبێت زیان بکاتەوە لەناو ئەو کابینەی داهاتوو واتە پشتی کورد سەسپێندراو بێ پشتی کورد هەبێ. بەڵێ کورد لەسەر ئاستی حیزبەکان هەرێکە و حیزبێک بەجیا بە پاکێجێک بەشداری ئەو کۆبوونەوانە دەکات لە بەغدا یاخود هەمویان یەک پاکێجیان هەیە کە وەکو هاوپەیمانی کوردستانی لە دانوستانەکانە ئەو پاکێجە بەکاردەهێنن. بەڵێ خۆی بۆ داواکاری کورد بەگشتی تا ئێستا بە یەک پاکێج داواکراوە بەڵام ئەگەر هەمویان ئەم بەو شێوەیە هەڵوێستەکانی خۆیان ڕوون کردێتەوە کە بە یەک پاکێج داواکاری کورد داوا بکەن بۆ ئەوی بەهێز بن بە تایبەتی لایەنە سونەکانیش هەمان داواکاریان هەیە کە ئەوانش داوای پشتی خۆیان دەکەن چکە ئەوانش بەشێک نەبووینە لەو خۆپیشاندانانی کە لە عێراقدا ئەنجامی داوایەکە لە مانجێدەی ساڵی ڕابردوو دەستی پێکردووە تا ئێستا بەردەوامە و ژمارەی زۆر لە کوژرا و برینداری لێکەوتۆتەوە بۆیە ئەوانش بە هەمان داواکاری کورد ئەوانش داواکاری خۆیانەیە کە لەو حکوومەتەدا جێ بکرێتەوە ئەوەی تا ئێستا وەکو بینراوە کورد بە یەک پاکێج داواکاریەکانی خۆی پێشکەش کردیە بەڵام ئەگەر هەر لایەنێک ژێر بەژێر شتێک پێشکەش بکە و یاخۆت پاشگەز بێتەوە بۆ ئەوی دەستکەوت بەخۆی بەدەستبێنێ و پشت لە لایەنەکانی تر بکە ئەو کاتە یەک ترازان لێک ترازان دەخێتە نێو ماڵی کورد و داواکاریەکانیش لاواز دەبن و لەوانەیە ئامانجەکانی خۆمان نەپێچێ بەڵام خۆی لێرەدا ئەگەر کورد لەوانەیە باز دەکرێت لەولالەوە بکەوە بەڵام بە شێوەیەکی فەرمی هەر لایەنە و نیاز پاچی خۆی ڕوون کردێتەوە کە دەرخستووە کە ئەوان هیچ لایەنێک بەبێ لایەنەکەی تر هەنگاونانێ بەرەو بەغدا یاخود داوای وەزیر و پۆست بە خۆی ناکە بەڵکو کورد بە تێک ڕاداوا دەکەن کە چەند وەزارەتێکیان لەو کابینە نوێدا هەبێ کە ئەمە جێی خۆشحاڵیە ئەگەر تاسەر بەو ئاراستەیە بڕوە بەڵام هەر کاتێک بزانین کە لایەنێکە بۆ خۆی دەستکەوتێکی بەدەستێناوە یاخۆت ژێربەژێرە نوێنەری خۆی نردووە بۆ ئەوەی پێداگری لەسەر وەزارەتێک یان دوو وەزارەت بکە ئەوە ئەو کاتە لەوانەیە لە ناو پەرلەمانە لە کاتی دەنگدانە ئاشکرا بێتون ئەو کاتە لایەنەکانی تریش هەڵوێستی خۆیان دەبێتن بەڵام ئەوەی کورد کە پێویستە داوای بکە لە عێراق تەنها ئەوە نییە کە چەند وەزیرێکمان لە کابینەی داهاتوو هەبێ بەڵکو زۆر شتی تر هەیە کە پێویستە لەم حکوومەتە لە داهاتوودا داوای بکەین کە ئەویش بە تایبەتی کێشەی ناوچەکانی کە ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستانم بە تایبەتی کەرکووک و خانەقین و جەلەلا و سعدیە کە دوای ئازادکردنیان لە ژێردەستی داعش ئەو ناوچانە ئێستا ئێستاش توندوتیژی زۆری تێدا ڕوودەدا بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو کە چەند گەنجێک دەستڕێژی گولیان کراسەر و ژمارەیان 4 کە زیاتر بوو شەهید بوون و ژمارەی زۆریش بریندار بوون و ڕۆژانە شەهید و بریندار و ڕفاندن و تهدیدکردن لەو شوێنانە بەردەوامە بە تایبەتی لە شاری کەرکووکە تا ئێستا زۆر لە بەڕێوەبەرە گشتیەکان کە گۆڕدراوە کورد بوو گۆڕدراوە بە عەرەب و پارێزگار تا ئێستا نەبوویتە کورد بۆیە پێویستە کورد زیاتر بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگری لەسەر ئەوە بکە کە دەبێ کێشەی ئەو ناوچانە یەکلایی بکرێتەوە واتە هێزی ئاسایشی کورد لەوێ زیاتر باڵا دەست بێ نەک ئەوەی بە ناوی حەشدی شەعبیە یاخود بە ناوی جێشی عێراقیە کە لەوانەیە هەندێکیان بە عەقڵێتی شۆڤینی تا ئێستا ڕەفتار بکەن لەو ناوچانە بۆیە پێویستە کورد تەنها جەخت لەوە نەکاتەوە لە چەند وەزارەتێکە شوێنی خۆی بکاتەوە بەڵکو پێویستە داوا بکە لە بەڕێوەبەرە گشتیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە ڕەبتیان بە کەرکووکەیە و وەزارەتەکان بە تایبەتی لە وەزارەتی ناوخۆی عێراقی پێداگری لەسەر ئەوە بکە کە بەڕێوەبەری گشتی کوردی تێدابێ یاخود لە فەرماندا سەربازیەکانە فەرماندەی کوردی دابدرێ کە ئەمانە ڕۆڵیان بێ و کاریگەریان هەبێ لەسەر دۆخی ئەمنی ئەو ناوچانە. بەڵێ بۆچی گرنگە کورد بە یەک پاکێژ بەشداری گفتوگۆکانی ئەم جاری حکوومەتی عراقی بکات ئایا مەترسی هەیە لەسەر کورد یاخود دەبێت کورد یەکگرتوو بێت و بۆ لەمە دۆژوا بمێنێتەوە؟ بەڵێ خۆی هەمیشە کورد کە لە سەرەتای ڕوخانی ڕژێم بەعس و لە عێراقی نوێدا
هەر کاتێک کە کورد بە یەک پاکێژ لە بەغدا داوای مافە ڕەواکانی کورد و مافە دەستوریەکانی کردووە بەهێزتر بووە توانێتی داواکاریەکانی جێبەجێ بکاو یاخود بەدەست بێنێ لەوەی کە کاتێک لایەنێک پشتی لە لایەنەکەی تر کردی بێ و بەتەنیا ژێربەژێر ویستبی پەیوەندی دروست بکە لەگەڵ بەغدا و داواکاریەکانی خۆی بەجێبێنێ چونکە هەمیشە کە چەند دەنگ زیاتر بێ و پاڵپشتی زیاتر بێ ئەو کاتە هەڵبێستی کورد بەهێزتر دەبێت بۆ نمونە ئێستا کورد بەیەکەوە نزیکەی 6 دەنجی هەیە لە ناو پەرلەمانی عێراقا ئەگەر تەنها لایەنێک بچی لەوانەیە 20 دەنجی هەبێ یان 15 دەنجی هەبێ یاخود 5 دەنجی هەبێ ئەمە ئەو کاتە پەرتەوازە دەبی و بەهێزیش نابێ و ئەگەر کوردیش بە یەکگرتووی بچن پاڵپشتی یەکتردن بۆ نمونە بەڕێز محەممەد حەلبووسی کە سەرۆکی پەرلەمانی عێراقا لستی هاوپەیمانێتی سونەکانیش ئەمانیش داوای پاڵپشتی کوردیان کردەوە واتە ئەوانیش هەمان هەڵوێستی کوردیان هەیە بۆیە گوتیان ئەگەر کورد پاڵپشتمان بێ داواکاریەکانمان بەهێزتر دەبێت دەتوانێت زیاتر زەخت لەسەر مافەڕەواکانی خۆمان بکەینەوە مافە دەستوریەکان واتە پشتی سونە و کورد لە پێکاتەی حکوومەتی داهاتووی عێراقا پارێزرا بێ کەواتە ئەگەر لایەنی سونە داوا لە لایەنی کورد بکە بۆ بەهێزکردنی پاڵپشتی خۆیان و بۆ ئەوی زیاتر داواکانیان دەستەبەر بکرێ و جێبەجێ بکرێ ئەو کاتە چجای کوردیش کە پێکەوە ئەگەر بە یەک پاکێژ بستنە بەغدا و یەک پاش بەهێزتر دەبێ و لەوانەیە زیاتر جێ خۆی بکاتەوە وەکو هەرێمی کوردستان دەتوانین وەکو هەرێمی کوردستان داوا بەڵام ئەگەر لایەنێکی سیاسی بێ ئەو کاتە لەوانەیە کەسی ڕاست پێدرا و بۆ پێکەنانی حکوومەتیش مووقیفی ئەوە بدۆزێتەوە کە لایەنی سیاسی نابێت جەخت بکەنەوە جێ خۆیان لەناو حکوومەتە بکاتەوە چونکە داواکاری خۆی پیشاندەرانەوەیە ئەگەر گوێت لە دەنگم بێت کورد و سونە پێکەوە دەتوانن کارتێکی فشاری بەهێز بنوا بۆ جۆرە تۆ باسێک دەتوانن پێکەوە لەم کابینی حکوومەتی عێراقیە پارێزگاری لانی کەم لە مافە سەرەتایەکانی خۆیانیان بکرد بەڵێ تەنها کورد و سنە نییە لایەنە شیعیەکانیش بەشێکی زۆریان نیگەرانن لەوەی کە بەڕێز عەلاوی بڕیاری ئەوەی داوا کە ناو لە هیچ کەسێک وەرنەگرێ یاخود پشتی هیچ لایەنێک دەستەبەر نەکە لە کابینەی داهاتوو بەڵکو جێ ڕەزامەندی خۆپیشاندەران بێ ئەوە ئەگەر ئەم حکوومەتە بە دەر لە داواکاری لایەنە سیاسیەکان حکوومەتەکە پێک بێنێ خۆی حکوومەتێکی لاواز دەبێ چونکە ئەم حکوومەتە ئەگە لە ناو پەرلەمانە پشتیوانی لێ نەکرێ و دەنجی پێ نەدرێ سەرکەوتوو نابێ لە داهاتوودا یا یەکەم جار متمانە وەرناگرێ ئەگەر متمانەشی وەرنەگرت لەوانەیە لایەنە سیاسەکان لەبەر فشاری خۆپیشاندەران و هەڵبژاردننی داهاتوو دەنجشی پێ بدەن ئاسانکاری بۆ ناکەن لە ڕۆیشتنی وهاتە بەڕێوەچوونی یاساکان لە ناو پەرلەمانە بۆ نمونە لەوانەیە لە سەرەتای پێکەنانی ئەو کابینەیە پرۆژە یاسای بودجێ عێراقی لەوێ لە ناو پەرلەمان پێویستە پەسەند بکرێت چونکە خۆی لە ساڵانی ڕابردوو ئەو کاتانە دەبایە پرۆژە یاسا لە ژێر گفتوگۆدا بواە و پەسەند کرابایە بەڵام تا ئێستا پەسەند نەکرا کە ئەمە عرقلەیەکی زۆر گەورە یاخود ڕێگری زۆر گەورە بۆ هەنگاوەکانی داهاتووی ئەم کابینەیە دروست دەکا و هەر پرۆژە یاسایەک ئەگەر حکوومەت بینێرێ پاڵپشتی نەکرێت لە ناو پەرلەمانە ئەوە ئەو کاتە لە کاتی خۆیان ئەو پرۆژە یاسایە جێبەجێ ناکرێت و حکوومەت دەست و پێی دەبەسرێ ناتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدە بۆیە پێویستە بەڕێز عەلاوی ڕەچاوی داواکاری ڕاستە لەوانەیە نەتوانی سەرجەم لایەنە سیاسەکان ڕەزامەند بن لێی بەڵام بەلایەنی کەم بتوانێت داواکاری ئەوەی کە جێگەی خۆیەتی بۆ نمونە کورد کە هەرێمێکی سربەخۆی هەیە هەرێمێکی دیاریکراوی هەیە لە دەستوریش دەستپێنراوە ڕەچاوی ئەوە بکە یاخود سونە شارەکانیان کە وێران بۆ بەهۆی هاتنی داعش بۆ مووسڵە دیالەیە ئەنبارە ئەمانە زیاتر وێران بوون و پێویستی بە ئاوادانکردنەوە هەیە بۆیە پێویستی بە پاڵپشتی سونەش هەیە لەو ناوچانە بەڵام ئەو کێشەی کە زیاتر هەیە ڕووی لە شەقامی شیعە کردیتەوە کە لە شارەکانی خواروی عێراقا زیاتر ئەمانە کێشەیان هەبوو بە کێشەی خزمەتگوزاری یاخود کێشەی ئەمن و ئاسایشیان هەبووە کێشەی کەمی هەلیکاریان هەبووە ئەمانە هەمووی یا گەندەڵی زۆر کراوە هیچ خزمەتگوزاریەک لە ئاستی پێویستدا نەبووە بۆیە پێویستە ڕەچاوی هەموو ئەوانە بکاو بتوانێت تا ڕادەیەک
لایەنە سیاسیەکان ڕازی بکاتن و چونکە ئەگەر لە پەرلەمان پاڵپشتی نەبێ ئەوە حکوومەتش سەرکەوتو نابێت چونکە خۆی بەڕێز علاوی فراکسیۆنێکی بەهێزی نییە لەناو پەرلەمانی عێراقا بەڵکو هیچ حیزبێکی نییە پاڵپشتی وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان باشە لەو پاکێجەی کە کورد پێشکەشی دەکا بۆم حکوومەتی محەممەد تۆفیق علاوی چ شتێک بابەتی سەرەکی و بابەتی جێی گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان خۆ دۆفی حیزبە کوردستانەکان و محەممەد تۆفیق علاوی بێت؟ بەڵێ خۆی پێویستە سەرەتا کە پێکەنانی کابینەکە کە پشتی کورد ڕەچاو کرابێ لە دوای ئەمەشە بەڕاستی پێویستە لە بودجەی یاسای بودجەی داهاتووی عێراقا ڕەچاوی بەشە بودجەی هەرێمی کوردستان بکرێت کە ١٧٠ و بە تایبەتی دۆخی کەرکووک و خانەقین پێویستە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە زیاتر لەو ناوچانە هێز و دەسەڵات و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە هەیە جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە پێویستە ئەو ناوچانە تایبەتمەندی پێ بدرێ و گرنگی پێ بدرێ و فەرماندەکانی کە لەو شوێنانن فەرمان بەدەستن زیاتر کورد بێ و هەروەها بەڕێوەبەرە گشتیەکان کورد بێ و پێم باشە کە لستە کوردیەکان جەخت لەسەر ئەوەش بکەنەوە کە پێویستە بە زووترین کات بتواندرێ پارێزگارێکی کورد بۆ پارێزگای کەرکووک دابدرێ بۆ ئەوی بتوانن بە لایەنی کەم دۆخی ئەمنی ئەم شارە ئارام بێتەوە و هاوڵاتیان هەست بە ئەمان بکەن لەم ناوچانە و بە تایبەتی بۆ نمونە کە لە هەمیشە ڕۆژانە دەبیستین کە دەستڕێژی گولە کراوە خەڵک تیرۆر دەکرێت خەڵک دەرفێنرێ یاخود جم و جۆڵی داعش لەو ناوچانە زۆرە ئەمە و فەراغی ئەمنی بۆشایی ئاسایش لەو ناوچانە دروست بووە کە پێشتر کورد باڵا دەست بوو لەو ناوچانە ئەم جۆرە پێشێلکاریانە کەمتر بوو یاخود ڕووی نەدەدا بەڵام ئێستا دەبینە ڕۆژانە شفێرەکانی کە هاتوچۆ دەکەن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەرفێنرێن یاخود دەکوژرێن بۆیە پێویستە کورد زیاتر جەخت لەسەر ئەوەش بکاتەوە کە بارودۆخی ئەمنی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە و هەروەها کورد دەسەڵاتی زیاتر بکاتەوە لەو ناوچانە بە تایبەتی لە کەرکووک و خانەقین و بەڕێوەبەرە گشتیەکان کە لە بەغدا زۆر فەراخ هەیە بۆ نمونە کورد لەم ئاستەدا پۆستی کەم وەرگرتێ پێویستە جەخت لەوە بکاتەوە لە ڕاوێژکار لە بەڕێوەبەری گشتی لە سەرۆکی دەستەکان لەوانەشە پشتی کورد ڕەچاوی بۆ بکرێ و حیسابی بۆ بکرێت تەنها ئەوە نییە کە ئێمە لەناو حکوومەتە 2 وەزیر یان 3 وەزیرمان هەبێ کە بە تەنها ئەوانە ناتوانن لەناو حکوومەتی عێراق پێگەی خۆیان بەهێز بکەن لە ڕابردووشدا بینیمان لە کابینەکانی ڕابردوو کە 2 وەزیر یان 3 وەزیرمان هەبووە پێگەی کورد لاواز بووە لە دۆخی سیاسی لە دوای کۆچی و نەخۆشکەوتن و کۆچی بەڕێز مامجەلال ڕۆحی شاد بێ کورد پێگەی زۆر لاواز بووە لە عێراقا بە تایبەتی لەم قۆناغا گرنگە و هەستیارە پێویستە کورد پێگەی خۆی بەهێز کاتەوە لە عێراقا چونکە لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم تا ڕادەیەک حکوومەتی عێراقی دەستی تێوەدا سەر سنووری ئیداری ناوچەکانی دەرەوەی هەرێم ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بە تایبەتی وای کرد زیاتر پێگەی عەرەب و پێگەی تورکمان لەو ناوچانە بەهێز بکە بۆیە دەبێت کورد زیاتر جەخت لەوە بکاتەوە لە داهاتوو ئەم لەم ناوچانە پێگەی خۆی بەهێز بکاتەوە چونکە کورد دەبێتە هۆی پارێزەری ئەمن و ئاسایشی ئەو ناوچانە بە تایبەتی سەلمێنرا لە ساڵی ڕابردوو کە کاتێک عێراق دەسەڵاتی کێشەوە بەسەر ئەم ناوچانە چونکە تا ئێستا عێراق نەیتوانێت دۆخی ئەمنی ناوەڕاستی عێراقیش و بەغداش کۆنتڕۆل بکە جا چۆن دەتوانێت دۆخی ئەمنی بەڕێز ڕابیحا دەشتی نینەوە زۆر باشە ئەرکی سەرەکیەم حکوومەتەی محەممەد تۆفیق عەلاوی بە پلەی یەکەم ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی پێشوەختە پرسیارەکە ئەوەیە هەڵبژاردننی پێشوەختە مەترسی لەسەر کورد هەیە؟ خۆی ئەگەر بێت و کورد هەوڵ نەدا لەم ناوچانە پێگەی خۆی بەهێز نەکاتەوە و هەروەها لە ناو حکوومەتی عێراقیشە پێگەی خۆی بەهێز نەکاتەوە ئەمە مەترسی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی داهاتوو لەو ناوچانە دەکاتەوە چکە لەوە پێش کورد توانیتی
پێگەی خۆی بەست بکە لە ناو بەتایبەتی لە کەرکووکە کە بەتایبەتی لە هەڵبژاردننی ڕابردوو تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کردو توانی 6 کورسی بێنێ و لە مووسڵ ژمارە کورسیمان هینە لە دیالە بەڵام ئەگەر لە داهاتوودا کورد پێگەی لاواز بێ لەوانەیە هێزە عێراقیەکان عەرەب و تورکمان زیاتر چ بە تەهدید بوو چ بە تەزویر بوو چونکە زۆربەی جار ئەگەر هەر خۆیان ئیدارەی هەڵبژاردننی ئەم شوێنانە بدەن لە کۆمیسیۆن بێ یاخود لە ڕووی ئەمنی بێ لە ڕووی پاراستنی و چاودێریکردنی بنکەکانی دەنگدان بێ ئەوە ئەو کاتە مەترسی بۆ سەر پێگەی کورد لەو ناوچانە و هەروەها بۆ سەردەنجی کوردیش دەکات لەو ناوچانە لە هەرێمی کوردستان ئاسایی دەبێت بەڵام لەو ناوچانە مەترسی دروست دەکات بۆیە پێویستە تایبەتی کورد ئامادەکاری بکە پێگەی خۆی بەست بکاتەوە لە ناوچانە بۆ هەڵبژاردننیش ئامادەکاری ئەمنی ئامادەکاری هەڵبژاردن ئامادەکاری تەنانەت لە ناو دام و دەستگاکانی کۆمیسیۆنیش کە لەو ناوچانە هەیە ڕۆڵی خۆی ببینێ. بەڕێز ڕابیحە حەمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووی. دوای ناوبڕێکی کورد تەوەری دوم دەست پێ دەکەین لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مەرکەزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکی تر سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویست سبەینێ هەڵبژاردننی پەرلەمانی ئێران دەست پێ دەکات. هەڵبژاردن لە دۆخێکدا دەکرێت کە لە ناو خۆی ئێراندا کۆمەڵێک پرس هەن بوونەتە جێگەی سەرنج. بەرداوام بەرزبوونەوەی نرخی شتومەک لە ناو بازاڕەکاندا، هەروەها خۆپیشاندان و کوشتنی هاوڵاتیان لە ئەنجامی ئەو ناڕەزایەتیانەی کە لێی کەوتەوە، بەهای تمەن دادەبەزی و چەندین پرس و بابەتی دیکە بە تایبەت ململانی سیاسی لە نێوان محافزکارەکان و ڕیفۆرم خوازەکان. لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئێران خۆی هیرۆدەی کۆمەڵێک گرفتە کە بە درێژایی 40 ساڵی تەمەنی کۆماری ئیسلامی ئێران بەردەوامن، سەپاندنی سزاکانی ئەمریکا بە سەریدا و دوایین بابەتیشکە زۆر قورس بوو لەسەری کوشتنی قاسمی سولەیمانی بوو و هەروەها بابەتی پەیوەست بە دەستبەردانی ئێران لە کاروباری ناوخۆی هەندێک وڵات بە تایبەت عێراق و لوبنان و سووریا و یەمەن. ئەمانە کۆمەڵی بابەتن کە
ئێران دەخاتە بەردەم پرسێکی نوێ ئەویش بینە هەڵبژاردننی ئەنجومەنی شوریای ئیسلامی یاخود پەرلەمانەکە خولی یانزەیەمینەتی. دکتۆر ماجد حەمید مامۆسای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمدا گفتوگۆ لەسەرم پرسە دەکەین. دکتۆر ماجد بەخێر بێت. چ شتێک لە هەڵبژاردننی ئەم جارەدا بۆتە مانشێتی سەرەکی نێوان پارتە ڕکابەرەکان؟ لە ڕاستیدا من ینی پێم وایە هیوایەکی ئەو تۆ ناتوانین ببەستین لەسەم هەڵبژاردنەی کە سبەینە بەڕێوەچێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئێران لە بینی ریفۆرم خوازەکان و محافزینەکان بەهۆی ئەوەی کە سیاسەتی ناوخۆی ئێران پێیوەستە بە سیاسەتی دەرەوەی ئێران. ئەوەی کە بەدیم کرد یا بەدیکرا لە بەرنامە و کار و ریفۆرم خوازەکان و لەگەڵ محافزکارەکانە ئەوە وینێکی ئەو تۆی تیا بەدی نەکرا، بەڵکو بەرنامەکان جۆرێک لە کاڵ و کورچی پێوە دیار بوو سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئێران و مامەڵەکردن لەگەڵ دۆسەی ئەتۆمی و تەنها محافزینەکان بەڵکو بڵێم ریفۆرم خوازەکان باسییان لەوە کرد کە دەبێت زمانی دیالۆگ و زمانی گفتوگۆ بەرپا بکەین دوای ئەم هەڵبژاردنە ئەگەر سەرکەوتنیان بەدەستێنە تەبیعی. بەڵام محافزکارەکان هەل لەسەر ئەوەی بەدیکرا هەل لەسەر بۆچینی خۆیان بڵێن پەیوەستن بە بۆچینی خۆیان کە بێ تونڕەو بن لەگەڵ ئەوانەی کە دژاتی ڕژێمی ئێران دەکات. بەڵێ لەناو بەرنامەی کارەکانیانە کامیان دەتوانێت ئەم قۆناغا بگرێتە دەست بەپێی بەرنامەی کاریان بێ نەخۆ نفوزی سیاسیان؟ بەڵێ بەپێی بەرنامەی کار بێ من پێم وایە ئەگەر بەیانی سبەی ڕێژی دەنگدران لەو ئاستەیە بوو کە بەرەو سنووقەکانی دەنگدان بڕۆن خۆتە زانین بەپێی ڕاپرسی دوایین ڕاپرسی لە ناوخۆی ئێران کرا ئاماژە بەوە کرا کە ڕەنگە لە سەداسی تێپەڕ نەکە ڕێژەی دەنگدەران بەهۆی ئەو شەکپۆلی ناڕەزایی کە ئەو بێهیوایی کە بەرامبەر سیاسەتی ڕژێمی ئێران هەیەە گەلانی ئێران بە تایبەتی لەم دوانەی کە باری ئابووری ئەو وڵاتە زۆر یعنی ئالۆز بوو و ئابلۆقی گەماروی ئابووری لەنان ئەمریکاوە چووە سەر و بژێوی هاوڵاتیان زۆر سەخت بوو لەم دوایینەدا لەبەرەوە هیوایەکی زۆر هاوڵاتیان هیوایەکی زۆریان نییە بە گۆڕانکاریەکی بەرچاو بکرێت لە سەبارەت بە سیاسەتی ناوخۆی ئێران یاخود چ سیاسەتی دەرەوەی ئێران. ئەم بێهیوایە نابێتە هۆی ئەوەی کە بەشداری زۆر بکەن و ئەوەی کە بیان هەیە دروستی بکەن بنیاتی بنێن لە ئێران. لە ڕاستیە دەبێ وابێت هەرچەنە هەڵمەتی هەڵبژاردنن بە تایبەت ریفۆرم خوازەکان داوای ئەویان کرد کە بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن داوای ئەویان کرد کە ڕێژەیەکی باش لە دەنگدەران بەشداری لەم پرۆسەیە بکەن پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی ئێران. حتى خامنەئی داوای لە هەوڵەتان کرد کە ینی بە شێوەیەکی زۆر و بڵین باش بەشداری تیا بکەن. بەڵام من خۆم بەش بە حاڵی خۆم ئەوەی کە من تێبینی ئەەکەم ئەگەر ریفۆرم خوازەکان سەرکەوتن بەدەست بێنن گۆڕانکاریی ئەو تۆ نابینم لە سیاسەتی دەرەوەی ئێران ڕەنگە هەندێک گۆڕانکاری بەدی بکرێت لە ناوخۆی ئێران سەبارەت بە گۆڕینی هەندێک لە باری ئابووری هاوڵاتیان وەلەو هەرچەنە تاماوەشی کاتیش بێ ئەگەر بۆ ماوەش کاتیش بێ ڕەنگە ئەوەکو تەکتیکێک یاری بە هەست و سۆزی دەنگدەران بکرێت. بەڵێ لە قۆناغی ئێستادا لە ئێران چی ڕابەرایەتی ریفۆرم خوازەکان دەکات؟ بەڕاستی ئێستا لەوانەی کە طبعاً بیرمان نەچی لەوە پێشتریش دەبوو باز لەوە بکەین کە ئەنجومەنی پاراستنی دەستور لە ریفۆرم خوازەکان نزیکەی 90 کەسی وەلانە بۆ ئەم هەڵبژاردنە. ئەمەش بوو مای نیگەرانی ریفۆرم خوازەکان بە تایبەت حەسەن ڕۆحانی تانەی ینی تەنزی لەو هینەدا و تانەی لەو لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کاندیدەکان کرد. دواییش خامنەی هاتە سەرخەت کە پێیوا بوو ئەوان ڕێگە و ڕێیاسایی خۆیان گرتوتە بەر وە ناکرێتانە لە هینەکانیان بدرێت. ئەنجومەنی پاراستنی دەستور 30 کەسی لە ئیسلاحیەکان 30 کەس لە ریفۆرم خوازەکانی وەلانە بۆ ئەم هەڵبژاردنە. ئەمە بووە مای نیگەرانی ئیسلاحیەکان گشتیان هەمویان بە
بە تایبەتی کە حەسەن ڕۆحانی بە جۆرێک لە جۆرەکان ئەو میانڕەوە وەسەطیە بەڵام لەسەر ئیسلاحیەکان ئەژمار دەکرێت بمان و نەمانەوێ ئەم کێبڕکێی بینی ئیسلاحیەکان و محافظکارەکان بەڵێ محافظکارەکان وا دەکات کە سبەینێ ڕەنگە ئەگەر گەلانی ئێران بیانەوێت گۆڕانکاریی ئۆتۆ بەدی بکەن یا بەرجەستە بکەن لەم هەڵبژاردنە ینی لە داهاتووی لە 4 ساڵی داهاتوودا ئەگەر بیانەوێت ئەگەر ئەو مەترسیە وەلانێن کە هیچ گۆڕانکاریی ئۆتۆیان بەدی نەکتو تا ئێستا ڕەنگە بتوانن ڕێژێکی باش بەشداری هەڵبژاردنە بکات. بەڵێ هەر تەنها ڕیفۆرم خواز و محافظکارەکان دەبنە کارکتەری سەرەکی هەڵبژاردنەی پەرلەمانیەکان باش عبوبورە خۆ باشە زانی کە ئێستا دوو قوتب هەیە لە حالیەن لە ڕکابەری سەرەکین لە ئێران محافظکارەکان و ڕیفۆرم خوازەکان بە تایبەتی ئەم منافەسەی لە بینی ئەم دوانەیە زۆر گەرم و گوڕە ئەو دوانە نوێنەرایەتی شۆڕشی ئیسلامی ئێرانیش دەکەن پارتەکانی دیکە دەتوانن بە هاوشێوەی ئەوان کێبڕکێ بکەن لەسەر هەڵبژاردنەکان پارتەکانی کە بەکەمتر کاگی یوسف چونکە خۆتە زانی ئەوام فاکتەرەکان زۆرن بۆ نمونە محافظکارەکان ئەوان بە لە ڕووی سیاسەتی دەرەوەی ئێرانەوە بە تونڕە و ئەژمار دەکرێن بەڵام ڕیفۆرم خوازەکان باز لەوە دەکەن دەبێت زمانی گفتوگۆ و دیالۆگ بەکاربێن لەگەڵ دەوڵەتانی ناوچە و حتا لەگەڵ غەربیشدا ئەمە کار و بەرنامەی ئەوانە بەڵام خۆم بەش بە حاڵی خۆم پێم وانییە کاگ یوسف هەردوو لە بەتایبەت باس لە ڕیفۆرم خوازەکان بکەین بتوانێت گۆڕانکارێکی ئەوتۆی جەوهری لە سیاسەتی دەرەوەی ئێراندا بکات بۆچی لەبەر ئەوەی کە سیاسەتی دەرەوەی ئێران بەڕاستی ئێستا من پێم وایە بۆ بە سیاسەتێکی بڵێن سەربازی یعنی تەبعیە تەنها حرەسی تەوری ئێرانی بەڕێوەی ئەبە سیاسەتی دەرەوەی ئێران حالیەن سیاسەتی وەزارەتی خارجی ئێران ئەوەی پێ دەکرێت کە پاساو بێنێتەوە بۆ سیاسەتی بۆ کاری ئیشوکارەکان یەتە دەخولاتی حرەسی تەوری ئێرانی لە ناوچەکەدا ئەیخاتە چوارچێوەیەکی سیاسیەوە وای لێ هاتوو ئەم چەند ساڵی دوایی وای لێ هاتووە سیاسەتی دەرەوەی ئێران سیرێکی سیاسەتێکی تەبعیە بۆ حرەسی تەوری هیچ شتێکی تا بەدی ناکەی لەوە زیاتر تەنها پاساو بۆ کارە عسکەریەکانی حرەسی تەوری ئێرانی لە سیاسەتی دەرەوەیاندا پێ دوای ڕیفۆرم خوازەکان هێندە نەرم بن بتوانن ئەم بابەتە قەڵب بکەنەوە کاک یوسف سیاسەتی دەرەوەی ئەمریکا حاڵی حازر دوو لایەن بەڕێوەی ئەبا حرەسی تەوری ئێرانی سیاسەتی دەرەوەی ئێران سیاسی دەرەوەی ئێران عفوان ببوورە حرەسی تەوری ئێرانی لەگەڵ ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ئەم دوانە بەڕێوەی ئەبن ئەم دوانە بۆیە پێم وانییە ڕیفۆرم خوازەکان بتوانن بۆیە هەل لە هەڵمەتی هەڵبژاردنەکەە زۆر باسییان لە سیاسەتی دەرەوەی ئێران نەدەکرد تەنها ئەوە نەبێت کە دەبێت زمانێکی دیالۆگ و گفتوگۆ بەکاربێن لەگەڵ وڵاتانی کەندا و ناوچەکە و لەگەڵ غەربیشدا جگە لە دوو جەبسەرەی کە زۆر دیارن لە ئێران ڕیفۆرم خوازەکان و پارێزگارەکان محافظکارەکان هیچ پارتێکی دیکەی ناو ئێران هەیە هەڵبژاردنەکانی پێشووترا چەند ساڵ بەر لە ئێستا پارتە سەوزەکان هەبوون کە مەنەتەوایەتەکان و کورد و تورکمان و ئەنی ئەمان هیچ بەربژێرێکیان هەیە کاندیدیان هەیە بۆ هەڵبژاردننی ئەم جارە ئەوان ئێستا حالێ بۆ بە دوو قائیمەوە تقریبا وای لێ هاتووە حتا لەم تا دوێنێش تا پێرێش با بڵێن محافظکارەکان چەند پارتیە بوون بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە بەڵام ئێستا بوون هاتنە سەر یەک لیست و یەک قائیمە بە هەمان شێوە ئیسلاحیەکان هەرچەنە ئەوەی کە بڵێن لیستی سەوز و ئەمانە بڵێن ڕکابەریان هەبوو بەڵام ئەمان زیاتر لایەنگری ڕیفۆرم خوازەکان دەکەن ئێستا حالیان خۆتە زانی انتخاباتی پێشوش ڕیفۆرم خوازەکان سەرکەوتنێکی باشیان بەدەستهێنا لە انتخاباتی پەرلەمانی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی ڕابردوودا ئەوەی جێی سەرنج بوو بۆ من
هەڵمەتی هەڵبژاردنە و لە کار و بەرنامەی ریفۆرم خوازەکان کە حەسەن ڕۆحانی وەزیری خارجیەش جەواد ظەریفیش لەسەر ریفۆرم خوازەکان ئەژمار دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان زۆر باس لەوە نەدەکرا ئایا مامەڵەکردنیان دەبێت بگۆڕێت لە سیاسی دەرەوەی ئێران لەگەڵ وڵاتانی کەنداو و ناوچەکە و لەگەڵ غەرب و ئەو گۆڕانکارە دەبێت چی بێ ئایا بەکوێ دەکرێت ئەم گۆڕانکاری ئایا محافظکارەکان ئەتوانن ئەو گۆڕانکاریە بکەن یا خود ریفۆرم خوازەکان ئەتوانن ئەو گۆڕانکاریانە بکەن لە سیاسەتی دەرەوەی ئەم سیاسەتی دەرەوەی ئێران سیاسەتی دەرەوەی ئێران حاڵی حازر بووە بە سیاسەتێک کە هەرواش بووە من پێم وایە هەرواش بووە لە دوای ڕوخانی شاوە تا ئێستا هەروە بووە پاراستنی ڕژێمی ئێرانە لە دوو لایەنەوە یەکەم ئەوەی کە پێی ئەوتێ هەنادەکردنی شۆڕشی ئیسلامی ئێران تەزیر الثورة الإسلامية الإيرانية دووهەم فراوانکردنی پێگەی ئێران لە ناوچەکەدا فراوانکردنی پێگەی ئێران لە ناوچەکەدا بۆیە پێم وانییە ریفۆرم خوازەکان بتوانن گۆڕانکاری لەم دوو هاوکێشەیە بکەن کە یەکەم هەنادەکردنی شۆڕشی ئیسلامی ئێرانە چونکە مەبدەئێک لە مەبادئی کە ئەم نظامی لەسەر بنیادنراوە دووهەم ئەوەی کە باسم کرد فراوانکردنی پێگەی ئێران لە ناوچەکەدا پێم وانییە بتوانن لەوە لابن. دکتۆر ماچی چه ئەنجامێک کە سپینە ڕدەگەێنرێت بە شکست بۆ کۆماری ئیسلامی ئێران دادەندێت ئاگەر ریفۆرم خوازەکان سەرکەوتوو بن شکستە بۆ ئەم دەسەڵاتێکی ئێستا لە ئێراندا هەیە یاخود ئەگەر بۆ نمونە ئەگەر محافظکارەکان بەردەوام بن ئامە سەپاندنی هێزە بە سەریان ئێرانیەکاندا من والیەکی نامەوە کە شکست و بردنەوە بێت چونکە هەنێ مەبادئی ئەساسی هەیە پرەنسیبی ئەساسی هەیە لە ڕژێمی ئێراندا ئەوە پێوترێ کە ثەوابتە لە نظامی ئێرانە وەکۆی کە باسمان کرد پێشکەمێک باسمان کرد بەڵام ئەوەی کە پێی بوترێ شکست هەمووی پەیوەستە بە دەنگدەر لە ڕاستیدا بۆ چوونی دەنگدەر و چوونی دەنگدەر بەرەو سندوقەکانی دەنگدان ئایا ڕێژەکە لەو ئاستەیە بێ ینی ئێستا باز لەوە دەکرێت ڕەنگە ڕێژەکە لەو ئاستیان نەبێت کە ئەوان تەوەقوعیەکەن لە ئێراندا ئەڵێن دوایین ڕاپرسی باز لەوە دەکە کە لە ساسی تێپەڕ ناکە ئەمەش مەترسێکی گەورەیە پاشان ئێستا شتێک شکەش لە ئارادایە ئەمەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا ئەمڕۆ تا دوایین زانیاری باز لەوە دەکات کە 25 حاڵەت تۆمارکراوە لە ئێران دوانیان ینی وەفاتی کردووە بۆ خۆی ئەو ڤایرۆسەوە ئەمەش بۆ خۆی کاریگەری دەبێت لەسەر چوون بەرەو سندوقەکانی دەنگدان لەسەر هاوڵاتیان چونکە بەریەکەوتن ڕوایە لە نزیکەوە هەموو ئەمانە ینی ئەگەرن ینی بۆ کەمکردنی ڕێژەی دەنگدان بەڵێ بۆ کورد ئەم هەڵبژاردنە لە ئێران چ گرنگیەکی هەیە بۆ کورد گرنگی ئەوەیە کە بتوانێت طبعا ئەمە خۆتەزانی انتخاباتی پەرلەمانی ئێرانە یعنی انتخاباتی پەرلەمانی ئێران پەرلەمانی ئێران خۆی دەورێکی سەرەکی نییە لە داڕشتنی هەیکەلی سیاسی خارجی ئێران کە کوردیش تعامل لەگەڵ سیاسی خارجی ئێرانەکە دەورێکی لاوەکی هەیە بەڵکو لە هەندێک شوێنە بتوانێت ڕسمی سیاسی هەیکەلی ئێران بکە ئەمە پەرلەمانی ئێران بەڵام بەعام بۆ کورد ئەگەر سەواون ینی ریفۆرم خوازەکان بێ محافظکارەکان بێت دەبێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکات بۆ بە جۆرێک لە جۆرەکان بێ بۆ بەڕژەوەندی کورد و گەلی کورد بێت بەڵێ لایەنگیری کامیاب کات کورد باشترێکە بێ محافظکارەکان یاخود لەگەڵ ریفۆرم خوازەکاندا بێت وەڵی خۆی طبیعی ریفۆرم خوازەکان لایەنگری وەلەو خۆی دوای هەڵبژاردن ئەوە ینی دەرەکەوێت بەڵام کورد لە هەردوو حاڵتەکە هەرە بێ لەگەڵ هەردووکانە مامەڵەوە بکە ینی سیاسەتێکی انحیازی نەبێت با بڵێ عەدەم انحیاز بەکاربێنێ بەڵام بۆ کورد میانڕەوەکان خود ریفۆرم خوازەکان ڕەنگە سیاسەتیان مامەڵەکردنیان باشتر بێ هەر چەندە ئەمە بەپێی بڵێ معلومات هەرجەنە بۆ خودی خۆم بۆ خودی خۆم من پێم وایە حاڵی حازر سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە
سیاسەتی دەرەوەی ئێران ئەو نەباسی ئەمریکا دەکەم ببوورە سیاسەتی دەرەوەی ئێران حالیان من پێم وایە حرەسی تەوری ئێرانی بەڕێوەیە بە لە ئێرانێکێکە لە وڵاتانی جیاواز لە هەر وڵاتێکی دیکە ئۆپۆزیسیۆنێکی زۆری هەیە لە دەرەوەی وڵاتی خۆی ئەمان چڕایەکان هەبووە لەسەر هەڵبژارنەکان ئەمان تانیان هەردووکیاندا لە ڕاستیدا کە ڕیفۆرم خوازەکانی چیان پێ نەکراوە هەتا ئێستا بەو پێیەی کە حەسەن ڕۆحانی ئەوەتە وەکو باسمان کرد لەسەر ڕیفۆرم خوازەکان ئەژمار دەکرێت و ناتوانێت بەرپرچی سیاسەتی حرەسی تەوری ئێرانی بداتەوە یاخود معارەزەی سیاسەتی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران بکات تا ئەسەنەی توانیوە بەرپرچی سیاسەتی ئەوان بداتەوە سەبارەت بە تەدەخولاتیان لە دەوڵەتانی ناوچەکە و دراوسێ بە تایبەتی بۆیە ئەوان تا ئێستا هیوایەکی ئەوتوان نەبستووە ئەوان کاریگەریان لەسەر ئەنجامی هەڵبژارنەکان دەبێت دەتوان کاریگەری لە دەنگدەر بکەن کە بەشداری نەکات وا بیسەلمێنن کە ئەمە بە قسەی ئەمانیان کرد و بابەتەکان پێوەستنی ڕابردوو باسییان لەوە دەکرد کە ئەم چەند ساڵە شایەتی ئەوەن کە ڕژێمی ئێران هیچ بڵێن هینێکی ئەو تۆی نەبووە لە ناوخۆی لە سیاسەتی ناوخۆی ئێران بەڵکو دۆخی ناوخۆی ئێرانی ئاڵۆسە کردو لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵاتیەوە شاید حاڵی ئەم مەسەلانەش چییە دوایی ناڕزایەتەکان شەپۆلی ناڕزایی کە چەند شارێکی جیاجە ئێرانی گرتەوە و چەند کوژرا و چەند بڵێن گیرا و ئەمانەی لێکەوتەوە. بەڵێ دکتۆر ماجد حەمید مامۆستای زانکۆ سوپاس کە لە گەرما و گەرمە زۆر سپاس دەکەم زۆر سپاس ئێوەش خواتان لەگەڵ.